ئەم کاتان باش و ماندوو نەبن ئەمڕۆکە پەخشێکی زۆر کورت دەکەین لەبەر ئەوەی ئیتر کریسمەسە ڕەنگ بێ زۆر کەس بەوە خەریک بن هاوڕێیان هەروەکو دەزانن تورکیا شتی سەیری بەخۆ بینی لەو یەک دوو ڕۆژەی ڕابردوودا لەسەر ئەمانە بەگشتی قسە دەکەین و ئەمانە ئایا ڕووداون و یانیش دەرئەنجامن باس لەوانە دەکەین بەر لە هەر شتێکی تر با لە لیبیاوە دەست پێ بکەین خۆتان دەزانن لە ساڵانی ڕابردوودا لە نێوان لە لیبیا دوو حکوومەت هەنا حکوومەتی ئیخوان مسلمین و حکوومەتی هەفتار هەیە یەکێکیان لە ئیتر لە پایتەختە یەکێکیان لە ئەوەیە چی پێ دەڵێن لە شوێنەکانی دیکە ئیتر لە دەرەوەی پایتەختە واتە گروپی ئیخوان مسلمین و گروپی هەفتارمان هەیە کە ئیتر جەرابلوس و بنغازی ناوەندەکانیان ئەوەی ئیخوان مسلمین لە جەرابلوسە ئەوەی دیکەشیان لە بنغازیە واتە حکوومەتی هەفتەر ئیتر حکوومەتی ئیخوان مسلمین زیاتر ئەتوانین بڵین تورکیای لە پشت بووە هەتاوەکو ئێستاش وە تورکیا لەسەر پێی هێشتۆتەوە نەی هێشت کە هەفتەر بیڕوخێنی و تەنانەت لەگەڵ هەفتاریشدا تەماشا دەکەن گەلێک جار ئیمارات هەبوو رووسیا هەبوو بەڵام لەبەر ئەوەی لە هەر شوێنێکدا ئیتر رووسیا هەبوو بێ لەوێدا استخباراتی بریتانیا تورکیای خستۆتە دەورە و ئیخوان مسلمینی خستۆتە دەورە و ئەوانی بە شێوەیەک لە شێوەکان پاراستووە چۆن پێشتر گروپی دەستەی تەحریری شامی ئێستای لە ئیدلی پاراست لە ڕێگای تورکیا پاراستی و لەو چوارچێوەیەدا ئیتر تورکیا وەکو قەڵغانێک لە دژی رووسیا بەکارهێنا لە لیبیاش هەمان شتیان کرد هەتاوەکو ئێستاش بەڵام ئێستا کە تەماشا دەکەن هەڵو مەرجەکە زۆر گۆڕاوە بە تایبەتی دوای حوتی ئۆکتۆبەر ئەو هاوسەنگیانە هەر هەمویان گۆڕدران ئیتر دوێنێ لە 23 کانونی یەکەمی 2025 فڕۆکەیەکی تایبەت کە شاندێکی سەربازی لە بەرزی لیبیای هەڵگرت بوو کەمێک دوای فڕینی لە ئەنقەرە ئەوانە سەردانی ئەنقەرەیان کرده بوو لەگەڵ بەرپرسیارانی بەتایبەتی بەرپرسیارانی سەربازی ئەنقەرە کۆبوونەوە لە دوای ئەوەی کە لە ئەنقەرەوە هەڵسان بەرەو ئیتر بەرەو تەرابلوس بەڕێ بکەون لەوێدا ئیتر تەماشامان کرد فڕۆکەکە کەوتە خوارەوە ڕووداوەکە بووە هۆی کوژرانی هەموو سەرنشینەکانی کەسیان ڕزگاری نەبوو کە لە ناو ئەواندا سەرۆکی ئەرکانی سوپای لیبیا هەیە یعنی ئەمە بابەتێکی زۆر گرنگە زانیاریە سەرەکیەکان بەو شێوەرە بەگشتی ئەوانەی کوژراون 8 کەسن کە 5یان بەرپرسیاری پلە بەرزی فڕۆکەکان وە 3 کەسیشیان ئەندامی تاقمی فڕۆکەکە لە ناو کوژراواندا فارق محەممەد علی ئەحمەد حەداد واتە سەرۆکی ئەرکانی سوپایی لیبیای ئیخوان مسلمین بێگومان پاشان فەریق فیتۆڕی غرێبڵ سەرۆکی ئەرکانی هێزە زەمینیەکان واتە سەرۆکی هێزی زەمینی عەمید مەحموود قەتاوی بەڕێوەبەری دەستەی بەرهەمهێنانی سەربازی یعنی سەرۆکی پیشەسازی سەربازی لیبیا و محەممەد عیساوی دیاب ڕاوێژکاری سەرۆکی ئەرکان محەممەد عومەر ئەحمەد مەحبوب ئەویشکە وێنەگری سەربازی بووە لە هەموو کۆبوونەوە سەربازیە گەورەکانی لیبیادا ئامادە بووە فڕۆکەکە فڕۆکەیەکی ئیتر جۆری دەساڵت فالکۆن 50 بووە کە پێشتر لە وڵاتی ماڵتا تۆمار کراوە بە کۆدی DFS 9 ئیتر لەلایەن کۆمپانیای هارمۆنی جستیس بەڕێوە دەبرا ئیتر پاشماوەی فڕۆکەکە لە گوندێکی نزیک هایمانە واتە 70 تا 75 کیلۆمەتر و ینی 43 تا 46 میل لە باشووری ئەنقەرە دۆزرایەوە
فڕۆکەکە نزیکەی کاتژمێر 8:10 شەو بە کاتی ئەنقەرە لە فڕۆکەخانەی ئەسەن بۆغای ئەنقەرە بەرەو تەرابلوسی پایتەختی لیبیا بەڕێکەوتووە. ئیتر نزیکەی 30 تا 40 خولەک دوای دەستپێکردنی گەشتەکە تاقمی فڕۆکەکە بوونی کێشەیەکی بچووکی تەکنیکیان بینیوە لە ناو فڕۆکەکە. ئیتر بەپەلە پەیوەندیان بە فڕۆکەخانە کردووە و داوایان کردووە کە مۆڵەتی ئەویان پێ بدە، نیشتنەوەی بە پەلیان پێ بدە، بەڵام ئیتر کەمێک دوای داواکاری بەپەلە فڕۆکەکە لە بەرچاوی ڕادارەکانی تورکیا ون دەبێت، یعنی بە هیچ شێوەیەک ڕادارەکان نایدۆزنەوە و تیمەکانی گەڕان و ڕزگارکردن درنگانی شەو پاشماوەی فڕۆکەکەیان لە کێڵگەیەکی دوورە دەست دۆزیەوە. دەسەڵاتدارانی تورکیا بۆ ماوەیەکی کورت ئاسمانی ئەنقەرەیان داخست. ئیتر ئێستاکەش لێکۆڵینەوە بەردەوام دەکات. لە هەمان کاتدا عەبدولحەمید دیبەیبە سەرۆک وەزیرانی لیبیای ئیخوان موسلیمین، دیسە دەبی بڵێن چونکە دوو لیبیامان هەیە هەریکەم یانش دوو حکوومەتی لیبیامان هەیە، دیبەیبە گیان لە دەستدانی شاندەکەی پسڕاست کردەوە و ڕووداوەکەی بە زیانێکی گەورەی نیشتیمانی دامەزراویە سەربازیەکان بەناوبەر شاندەکە بۆ ئەنجامدانی گفتوگۆی بەرگری ئاست بەرز لە ئەنقەرەدا بوون و دیارە گفتوگۆی ئاست بەرز لە دوای چەهات ئێستا کە باسی دەکەم و لە گەڕانەوەدا ئەم ڕووداوە ڕوویدا. ئێستاکە هەموو چاوەکان لەسەر ئەوانە ئایا بەڕاستی ئەمە ڕووداو بوو وەیانیش ئیتر شتێک ڕوویدا، وەیانیش ئیتر دەستێک لە پشت ئەو ڕووداوە هەیە. نازانین بەڕاستی بەڵگەیەکمان لە دەستدانیا، بەڵام ئێمە دەزانین پێشتر کاتێک فڕۆکەیەکی بەو شێوەی تورکیا لە باکۆ گەڕایەوە لە ئاهەنگێکی سەربازی کە لە لاویدا 20 گەنەڕاڵی تورک هەبوون و فڕۆکەکە ئیتر کەوتە خوارەوە، ئەو هەر 20 گەنەڕاڵەکەش کوژران کەسیان ڕزگار نەبوو و ئیتر ڕووداوی ئەو فڕۆکە لیبیە و ئەو فڕۆکە تورکیا تقریبا مرۆڤ تەماشای دەکا هەمان شتە و ڕووداوەکە لە کاتێکدا ڕوویدا کە کۆبوون کە پێشتر بە 2 ڕۆژ کۆبوونەوە ئیسرائیل یۆناان و کۆماری قوبرس ڕوویدا کە ئەو کۆبوونەوە بمانەوە نەمانەوە کۆبوونەوەیەکی زۆر زۆر استراتیژیە. ئێمە لە بەرنامەکانی پێشودا باسمان کردووە کە ئیسرائیل نەک بە تەنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیزاین دەکاتەوە و لە هەمان کادا دەریای سپی ناوەڕاستیش دیزاین دەکاتەوە ڕێگای ئیتر وزە دیزاین دەکاتەوە ئەمنیەتی کۆریدۆرەکانی گواستنەوەی وزە سەر لە نوێ دیزاین دەکاتەوە. ئەمەش بمانەوە نەمانەوە ئێستا کە لە نێوان مەسر، ئیسرائیل، قۆبرس ینی کۆماری قوبرس و یۆناان ئەنجام دەدرێت. تورکیای لێ دەرخراوە و لیبیاشی لێ دەرخراوە. پێشتر لیبیا هەروەکو باسمان کرد لە زۆر پێشتر 4-5 ساڵ بەر لە ئێستا حکوومەتی تورکیا لەگەڵ حکوومەتی ئیخوان موسلیمین گرێبەستێکی دەریایی ئەنجامدا بوو، بەڵام ئەو گرێبەستە لەلایەن حکوومەتی بنغازی ڕەتکرایەوە. بچ بۆنێک ڕەت نەوەک بەتەنیا لای حکوومەت لایەن زۆر وڵاتانیش نەناسرا، چونکە هەموو حکوومەتەکەی ئەو کاتی لیبیا حکوومەتێکی کاتی بوو و کاتەکەی بەسەرچوو بوو هەڵبژاردننی ئەنجام نەدا بوو. پاشان هەر ڕێککەوتنێکی دەریاوانی بە پێی دەستوری بنچینەی وڵاتان دەبێت لە پەرلەمان ئۆکێ بکرێت، بەڵام پەرلەمان لە بنغازی بوو، ئیتر لە طرابلس نەبوو، بۆ ئیتر تەماشامان کرد ئەو بڕیارە بە هیچ شێوەیەک نەناسرا. تورکیا هەتاوەکو ئێستاش دەوێت ئەو بڕیارە جێبەجێ بکە، بەڵام لە بەرامبەر ئەوە 4 وڵاتی دیکە ئیتر تەماشا دەکەن ئیتیفاقێکی ئاویان هەیە و ئەو ئیتیفاقانە بمانەوە نەمانەوە یەک دژی ئەو ئیتیفاقی لیبیا و تورکیایە و دژی کۆنسپت و تێگەیشتن و ڕوانگەی تورکیایە بۆ ئەوەی کە پێی دەگوترێت ماڤی وەتەن، یعنی وڵاتی شین، وڵاتی دەریایی، وڵاتی ئاوی کە مەبەستیان دەریای سپی ناوەڕاست و وزەیە. ئیتر
و دەرهێنانی وزەیە هەم لەوێدا وزەی غاز هەیە هەم لەوێدا ئیتر ڕێگای گواستنەوەی وزەی غاز هەیە ئیتر ئەو کۆبوونەوەی کە لە نێوان ئیسرائیل و یۆنان و کۆماری قوبرس ئەنجامدرا دژ بە ئەمە بوو و ئیتر لە هەمان کاتدا ئیتر دەبینین کە لە هەموو لە دوای 7 ئۆکتۆبر بە لەسەر داخوازی ئیسرائیل لە هەمان کاتدا حملەیەکی زۆر گەورە هەیە لە دژی ئیخوان موسلیمین هەر لەو کۆبوونەوەیدا ئیتر نەتەنیاهۆ هۆشداریەکی زۆر توندی بە ڕەجەب تەیب ئەردۆغاندا پێی گوت ئیتر لەمە دووە خۆت وەکو ئەوە مەبینە وەکو ئیمپراتۆر مەبینە ڕێگات پێ نادەین بە هیچ شێوەیەک ئیتر ئەمانە هەر هەمویان لەو کاتەدا ڕوویاندا لە هەمان کاتدا ئیتر ئەتوانین باسی بابەتگەلێکی دیکە بکەین ئێستا کە بۆتان دێنمە سەر شەش بەڵێ دەیبینین بابێکەوە تەماشای ئەمە بکەین ئینجاکە لەسەر بابەتی دووەم قسە دەکەین. Şu anda birinci öncelikli bir konu. Devredilmesi, yapıya teşkil, yönetimin Filistinlerden müteşekkil bir yapıya teşkil, devredilmesi şu anda birinci öncelikli bir konu. ووقتهم الذي أعطوه لنا نعلن انتهاء المؤتمر الصحفي. Basın toplantısının sona erdiğini belirtmek isterim. Çok teşekkür ederim Sayın Bakanlara. ئیتر ئەمەشتان بینی ئەمەش لە نێوان کۆبوونەوەی چاپەمەنی نێوان وەزیری دەرەوەی سووریا و تورکیا ئەنجامدرا بە شێوەیەکی زۆر سەنجڕاکرد دوور لە عادەت و دابوونەریتی دیپلۆماسیدا لە کاتێکدا هاکەن فیدان وەڵامی پرسیارێکی دەدایەوە سەبارەت بە غەزە و فەڵەستین ئیتر قسەکانیان پێبڕین و بەڕێوەبەری کۆبوونەوەکە باسی لەوە کرد و یانیش ئەمەی وت کە کاتی کۆبوونەوەکەمان کۆتایی پێهاتووە سوپاسان بۆکەین هاکەن فیدانیش وەکو بڵێ هیچ شتێک ڕووی نەدابێ ئیتر خۆی لە جێلیدا و ئیتر بابەتەکەی بەلاوەنا بەڵام دوای ئەوە لێدوانێکی چاپەمەنی نەدا سەبارەت بۆی ئایا ئەمە کێشەیەکی لێک تێنەگەیشتن بووە چی بووە ئیتر لەسەر ئەمە هیچ قسەیەکی نەکرد و ئەمەش نیشانمان ئەدا لێرەدا شتێکیە کە ئێمە نایزانین بەڕاستی لە ئایندەدا لە داهاتوودا ڕەنگ بێ وەڵامەکانی ببینین هاوڕێیان بە بینە سەر تەوەرەیەکی دیکە تەوەرەی سێەم ئێستاکە ئەویشتان بۆ دێنمە سەر شاشە بەڵێ بە بەیەکەوە تەماشاکە ئەمە سوێدایە دەبینین کە ئیسرائیل چۆن تانکەکانی ویانیش چەکی پێشکەوت و خواست دەگەینێتە سوێدا بەڵام ئەمە وەکو دەبینرێ ئێستا نییە ئەمە زۆر لە مێژە ئەم کارە ئەنجام دراوە ئەمە لە دوای ڕووخانی ڕژێمی ئەسەددا ئەتوانی بڵێن بە حوتویەک ئەم کارە ڕوویداوە واتە ئەو کاتە ئیسرائیل ئیتر تەواو لە سنوورەکانیەوە کەلوپەلی سەربازی بە پەلەگەیان دۆتە سوێدا و تەنانەت باسلەوە دەکرێت پێشتیش پێش ڕووخانی ڕژێمی ئەسەدیش ئامادەکاری بۆ کارە کردووە لەوێدا ئیتر چەکی نیشانە شکێن و قڕناسی تایبەت دۆشکا چەکی زۆر پێشکەوتوو و ئامانەی هەر هەمووی گەیاندونەتە سوێدا لەوێدا ئیتر چەکدارانی سوێدایی بۆ ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ئامادە کردو ئێستا کەش ئیسرائیل بە ئاشکرا لە هەموو کۆبوونەوەکانیدا بە سووریا ئەڵێ ئیتر تەنانەت ناڕاستە خۆڵێ حیساب لە بۆ قسەکانی دۆناڵد ترامپیش ناکەم
بە شێوەیەک لە شێوەکان من بەردەوام دەبم لەسەر سووریا و لەناو سووریا هەبوونی خۆم دەپارێزم. ئیتر ئەوە هەڵوێستی دو هەڵوێستی ئیسرائیلە هەر لە بۆ هەندێک تەماشامان کردوێنێ وەفدێکی وەزارەتی ناوخۆ ئیستیخبارات و سەربازی سووریا ئەمجارە دووبارە گەیشتنە مۆسکۆ هەر بۆیە دەیانەوێ لە ڕێگەی رووسیاوە ئەمجارە ئیسرائیل ڕابگرن بە هێنانی سوپای رووسیا بۆ باشووری سووریا تاقە ڕێگایەک ئەوەیە هەم رووسیا پەیوەندی لەگەڵ ئیسرائیل باشە هەم رووسیا هیچ کاتێک نەیهێشتووە لە سووریا هەڕەشەیەک بۆ سەر ئیسرائیل بکرێ هەم لە هەمان کاتدا ئیتر هەبوونی وڵاتێکی گەورەی وەکو رووسیا کە تا ڕادێک ئەتوانین بڵین زۆر لە نزیکەوە پەیوەندی بە حەماس و ئاسایشی ئیسرائیلەوە نەبووە هەڕەشەیەک نەبووە پێشتر وەکو وڵاتێکی بێلایەن بووە بەڵام هاوسەنگی پاراستووە ئیتر پێیان وایە ئەکرێ رووسیا لەوێوە ئیسرائیل ڕابگری ئیتر ئەمانە هەمویان ئەو ڕووداوە نەبوون کە ڕاستە و خۆ پەیوەندیان بە تورکیاوە هەیە کەواتە تورکیا نەوەک بەتەنیا لە سووریا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ناوچەکەدا تەماشا دەکەین لە ناو گیر و گرفت و ئاستەنگی زۆرەوە دەناڵێنێ ئیتر کێشەی گەورەی زۆر هەن لێرەدا دەمەوێت کۆتایی بەو بابەتە بێنم سوپاستان ئەەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون هەوڵ بدەن ڤیدیۆکانمان شێر بکەن ئەوانەی سوبسکرایب نین تکایە سوبسکرایب بکەن یعنی بەشی ئابۆنە کلیک بکەن ئیشتراک بکەن بۆ ئەوەی ڤیدیۆکانمان زیاتر ببینن و هەوڵ بدەن دۆست و هاوڕێیانتان ئاگدار بکەنەوە کەناڵەکەمان بە ئەوان بناسێنن بۆ ئەوەی لە ئایندەدا ئەوانجی بتوان سوودی لێوەربگرن تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش ڕێز و سڵاو هەربژ